السلام عليكم ورحمة الله وبركاته مامۆستا گیان هیوادارم زۆر باش بی. الحەمدوللا من ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو. سپاس بۆ خوا گیان. چاوەڕێم کرد زوومە ساعەتە زوومەکەی تاوەکە بەس بۆی بێم فیدباک بنێرم بۆت. یعنی هیچ وشەیەک نادۆزمەوە هەست و ئەم ئیحساسی منی پێ دەربڕم یعنی ناتوانم نازانم چۆن دەری ببڕم. ڕاستی دوێنێ شەو کە لە کناڵدایان نابوو چاڵنجەکە ئەو ئامانجەیندایان نابووتم ئەکید تۆ ئەبێ زۆر زیاتر لەوە بەدەست بێنی کە دایان ناوە ئەوانە چین؟ ئیتر ساعات 2 دەستم کرد بە ڕاهێنان تا 6:30 خەریک ڕاهێنان لەبەرکردن بووم. الحەمدوللیلا ئەنی گەشتمە ئەنجامی زۆر باش. هەزار جار سپاس بۆ خوای گیان. گەشتمە لەبەرکردنی 5 لاپەڕە لە ماوەی دەخولەک. ئەمە هەمووی فەزلی خوا گیانە و ئەکید هەوڵدانی خۆشمە. یعنی منێکە یعنی قەت مێشکم تا قبولی ئەم ئەنجامانی ناکرد هیچ کاتێک بیرم لەوە نەکردوتەوە. منێکە بنووسینەوە نەبووە 1 و 6 بوو لەبەرم ناکرد ئێستا بگەمە لەبەرکردنی 5 لاپەڕە لە ماوەی دەخولەک یعنی سوودەی شکریە بەڕاستی. سپاس بۆ خوای گیان. و بۆ لەبەرکردنی ژمارەش گەشتمە لەبەرکردنی 62 ژمارە لە ماوەی دەخولەک. هەزار جار الحەمدوللیلا هەزار جار الحەمدوللیلا خوای گیان. یعنی هیوادارم ئەم هەستە کە من هەمە ئێستا حالیەن هەموو کەسێک بگاتە ئەم هەستە خوای گیان. یعنی ڕۆژانێکە گوێم لە فیدباکی بەشدار بۆکانی ترەگرت ئەم هەستانە بوو ئەموو تۆ بڵی ڕۆژێک منیش ئەم هەستانم هەبێ و الحەمدوللیلا بە فەزلی ئەڵڵا گیان پێگەشتم و هیوادارم هەر کەسێک تۆزێک ئاستی لە خوارە تۆزێک سار بووە و تۆزێک نائومێد بووە پێتان ئەڵێم قەت قەسار مەبنەوە هەوڵی خۆتان بن پشت بە خوا گیان بەسن ئینشاءالله ئەگەن پێی ئینشاءالله. و زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ خوا گیان کە یعنی چۆن بڵێ بەشایانی زانین ئەم هەستە خۆشانەمان پێ ببەخشی. الحەمدوللیلا بۆ تۆ خوای گیان. زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.